سلاوتان لێبێ لە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی میهرەبانیەوە لەگەڵتانم من دکتۆرە نیهایەت بەکر عەبدوڕەحمان پسپۆر لە نەشتەرگەری و نەخۆشیەکانی ئافرەتان و لەدایک بوون لە نەخۆشخانەی میهرەبانی ڕۆژانە لە هەمان نەخۆشخانە چارەخوازەکان دەبینم نەشتەرگەری ئافرەتان و منداڵ بوون بۆ خانمانە ئەنجام دەدەم کە پێویستیان پێیە شوێنی تایبەتمان هەیە بۆ لەدایک بوونی سروشتی چاودێری خانمان دەکەم لە کاتی لەدایک بوونی سروشتی ئەمڕۆ نەشتەرگەری منداڵبوونم بۆ خاتونێک ئەنجامدا کە چیرۆکێکی سەرنجڕاکێش لە دوای دووگیانیەکەی هەبوو ئەو خاتونە لە سەرەتای دووگیانی هاتە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی میهرەبانی بە ئازارێکی توندی سک دوای پشکنینی کلینیکی و تاقیگەی و سۆنەر دەرکەوت خانمەکە دووگیانە لە دوو شوێنی جیاواز یەکێکیان دووگیانێکی ئاسایی بوو لە ناو منداڵدان بوو 8 هەفتە بوو دڵی لێدەدا ئەوی تریان لە دەرەوەی منداڵدان بوو بۆ هۆی خوێنبەربوونی ناوەکی زۆر ئەمە حاڵەتێکی دەگمەنە و دەستنیشانکردنی ئاسان نییە زۆرێکە لە دووگیانبوون لە دەرەوەی منداڵدان پێی دەوترێت هیترۆتۆپیک پرگنانسی دوای گفتوگۆکردن لەگەڵ خانەوادەکەی بڕیارمدا بە ئەنجامدانی نازور بۆی بۆ دڵنیابوون لە دەستنیشانکردنی حاڵەتەکە و چارەسەرەکەی دوای ئەنجامدانی نازور دەرکەوت بۆری لایچەپی منداڵدانی تەقیوە و خوێنبەربوونی ناوەکی زۆری دروست کردووە خۆشبەختانە توانیمان خوێنبەربوونەکە کۆنتڕۆل بکەین دوای نەشتەرگەریەکە خانمەکە تەندروستی زۆر باش بوو گەڕایەوە ماڵەوە ئەوەی ڕوویدا لە 8 هەفتەی دووگیانی بوو تا ئەمڕۆ چاودێری خانمەکەم کرد کە لە 39 هەفتەی دووگیانی نەشتەرگەری منداڵبوونەکەم بۆی ئەنجامدا سپاس بەخوا تەندروستی دایک و کۆرپەلەکە دوای نەشتەرگەریەکە زۆر باش بوو لێرەوە زۆر سپاسی تیمی نەشتەرگەری گشتی نەخۆشخانەی میهرەبانی دەکەم کە یارمەتیاندام لە ئەنجامدانی نازوورەکە سپاسی بەشی تاقیگە و بەشی تیشک و سۆنەری نەخۆشخانەی میهرەبانی دەکەم یارمەتی دەرم بوون بۆ دەستنیشانکردنی حاڵەتەکە بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەمولایەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی